پێگەی ئەکسیۆسی هەواڵ لە زاری بەرپرسێکی ئیدارەی سەرۆک جۆ بایدنەوە ئەو زانیاریانەی گوێزاوەتەوە کە کۆشکی سپی دەیەوێت لە ماوەی 6 هەفتەی داهاتوودا بەر لەوەی سەرۆکی نوێی ئێران دەسەڵات بگرێتە دەست بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی. گەرچی پێشتر هەریەکە لە بەرپرسانی ئەمریکا و ئێران گەیشتن با ڕێکەوتنیان نەدەبەست باکات و پرۆسی هەڵبژاردننی سەرۆکاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە. بەڵام وا دەردەکەوێت سەرکەوتنی ئیبراهیم ڕائیسی پەلەی خستوەتە ڕەوتی گفتوگۆکانەوە. بەوتەی بەرپرسە ئەمریکیەکە تا گفتوگۆکان درێژە بکێشن هەلی سەرکەوتنی دانوستانەکان کەمتر دەبنەوە. لەلایەکی تریش بەپێی دوا ڕێکەوتنی ئێران و ئاژانسی وزەی ئەتۆمی لە 24 حوزەیراندا وادەکەی کۆتایی دێت کە بەپێی ئەو ڕێکەوتنە چاودێری چالاکی ئەتۆمیەکانی ئێران بە چەندین شێوە بەردەوام دەبێت کە لە دوای ئەو کاتە پێویستە ڕێکەوتنەکە نوێ بکرێتەوە کە ئەوەش گرفتێکی ترە بۆ خۆر ئاوا و ئێران. چاودێران هۆکاری پەلەکردنی کۆشکی سپی بۆ گەیشتن با ڕێکەوتن بۆ ئەوە دەگەڕێنەوە کە نایانەوێت لە ناوخۆی ویلایەتە یەکگرتووەکاندا گرفت بۆ خۆیان دروست بکەن، چونکە ڕائیسی یەکێکە لەو کەسایەتیە ئێرانیانی لەسەر پێشێلکاری مافی مرۆڤ لە ساڵی 2016ەوە لەسەر لیستی سزاکانیانە کە ئیدارەی بایدن بانگەشەی بۆ دەکات. لەلایەکی تریشەوە نایەوێت بەو ڕێکەوتنە باش بداتە باڵی پارێزگارانی ئێران. باڵی پارێزگارانی پشتیوانی سەرۆک ڕائیسی حەز دەکەن بەر لەوەی سەرۆکی نوێ دەسەڵات بگرێتە دەست سزاکان لەسەر وڵاتەکەیان هەڵگیرێت کە ڕاستەوخۆ لادانی سزاکان دەبێتە هۆکاری بەرزبوونەوەی نرخی دراوی ئێرانی و گەشەی ئابووری وڵاتەکە. ئەوەش دەبێتە دەستکەوتێکی خۆڕایی بۆ ڕائیسی کە کابینەی ڕۆحانی بۆی دەستە بەردەکات، چونکە ڕائیسی کاتی بەدەستەوە نییە تا بتوانێت لە ماوەیەکی کورتدا باری ئابووری وڵات باشتر بکات بەبێ گەڕانەوەی واشنتۆن بۆ ڕێکەوتنی ئەتۆمی. پارێزگاران حەز دەکەن کابینەی ڕۆحانی ئەو دەستکەوتیان بۆ دەستەبەر بکات بەبێ ئەوەی حکومەتەکەی و تەوژمی چاکسازی هیچ سوودێکی لێ ببینن، با تایبەتی بەپێی بانگەشەی هەڵبژاردن سەرۆکی نوێ لە ڕووی دیپلۆماسی و ئابووریەوە ڕووی لە خۆرهەڵاتە و نایەوێت بکەوێتە دانوستانی درێژخایانی ئەتۆمیەوە کە ئاسان نییە لە ماوەی کورتخایاندا بگاتە ئەنجام. ئاماژە دیپلۆماسی و سەربازیەکانی ئەمریکا ئەوە نیشان دەدەن کە پەلەیانە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا پاشەکشە بکەن و ڕۆ و باشووری خۆرهەڵاتی ئاسیا و چین هێزیان ئاراستە بکەن. پەلەکردنیان لە برنەدەرەوەی هێزەکانیان لە ئەفغانستان و برنەدەرەوەی چەندین سیستمی دژە ئاسمانی پاتریۆت لە خۆرهەڵاتی ناوەڕاست و پەلەکردنیان بۆ گەیشتن با ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران درێژەدانە بە ئەستراتیژی سەرۆک باراک ئۆباما کە پاشەکشەی ئەمریکای لا خۆرهەڵاتی ناوەڕاست و گرنگیدانی بە ئەمریکای لاتین و چین و باشووری خۆرهەڵاتی ئاسیا و ئۆقیانوسی ئارامی کردە استراتیژی داهاتووی وڵاتەکەی کە بایدن سەر لە نوێ زیندوی دەکاتەوە.